دیواربەندێک لە بەردەم نەخۆشخانەی مناڵان و منداڵبوونی هەڵەبجە و نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی و فریاکەوتنی هەڵەبجە لە سپیەوە بووە بە ڕەنگاوڕەنگ. چێ وای لێ کرد؟ بۆچی وای لێ کرد؟ لە پاڵ بەرپرسان و یەکە ئیداریەکانی پارێزگای هەڵەبجە هەمیشە وتومە کەسانێکی خۆبەخشان کار بۆ سەرکەوتن و جوانی هەڵەبجە دەکەن. یەکێک لەوانە ئاری عەلیە. ئاری عەلی ئەو گەنجە خۆبەخشە بوو کە لە ماوەکانی ڕابردووشدا لە ئاگرەکەی هەڵەبجە خۆبەخشانە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی دەدا. ئێستاش ئەم دیواربەندەی نەخشاندووە. من ئاری عەلی شێوەکار خۆبەخشێکی هەڵەبجەم، خزمەتکارێکی هەڵەبجەم. لە 6 ساڵ. یەخوا سەلامەتی، زۆر سوپاس دەکەم. وچکارەی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ من لە کۆمپانیای گردین کارەکەم، کۆمپانیای گردین لە بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکان کارەکات. من لەوێ وەکو سەرپەرشتیارێکی کارە هونەریەکانی کۆمپانیا و هەروەها وەکو پاکەرەوەیەک لەو کۆمپانیایە کارەکەم بە شانازیەوە و دوای ئەوە ڕاستپێران بۆ کارێکی وەکو ئەم ڕاگری ئێرە. لە 6 ساڵ بێت. زۆر سپاس. ئاری ئەم ڕاگری نەخشاندووە. بەڵێ. دەکرێت باسی وێنەکانمان بۆ بکەی و چەند وێنەیە؟ تقریباً 30 وێنە بێت. من ڕۆژانە هاتم لێرە خەریکی ئەم وێنانە بووم لەبەر ئەوەی بەرامبەر نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجەیە و بەرامبەر نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەیە و هەروەها نزیکە لە ئیمەرجەنسی هەڵەبجە لە فریاکەوتنی فێرکاری وێنەکان تایبەتە بەو سێ شوێنە. بۆ نمونە وێنەمان هەیە کە تایبەتە بە مناڵان لەبەر نەخۆشخانەی مناڵبوون و مناڵانی هەڵەبجە. وێنەکان هەنێکیان تایبەتن بەوێ و هەنێکیان تایبەتن بە خستەخانەی کیمیاباران و هەنێکیشیان تایبەتن بە ئیمەرجەنسیەکە. ڕەنگە بوو بێتە هۆی پرسیار لە لای ئێوە لە سەرەتای بەرنامەکە چاوەکو ئێستا ئەم تیشێرتە لەسەر دەستی من چی دەکات؟ ئەمە ئەو تیشێرتەیە کە ئاری عەلی ماوەی 29 ڕۆژ لەسەر ئەم دیواربەندە وێنەکانی نەخشاندووە. وەک ئاری عەلی خۆی وتی ومێد دەکەین دەستی هاوکاری بۆ ئەم گەنجە خۆبەخشانە درێژ بکرێت تاوەکو بەردەوامی بن بە کارە جوانەکانیان. با مشتێکی خۆشی دیکەتان بۆ باس بکەم. لە کاتی کارکردنی لەسەر ئەم وێنانە ئاری عەلی دەڵێت کەسێک بەلامدا تێدەپەڕێت $50 بۆ ئەم تیشێرتە دەدات. ئێوە چەند دۆلار بۆ ئەم تیشێرتەی ئاری عەلی دەدەن تاوەکو کارەکانی بەردەوامی پێ بدات؟